سڵاتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵا بە یارمەتی هاوڕێنی هاوکارم لە خزمەتانداین بۆ پێشکەشکردنی گەشتیاڵەکانی سەر لەبانی ڕۆژی دووشەممە سێنزەی ڕەشەمەی 1403 هەتاوی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان کۆبوونەوەی هاوبەشی خانەنشی کراوانی کرماشان لە بەردەم ئیدارەی کار ڕێپێوانی ژنانی ڕەقا بە بۆنەی 8 مارس ناڕەزایەتی خانەنشی کراوانی تامینی اجتماعی لە چەند شاری ئێران ناڕەزایەتی 38 مامۆستای زانکۆل لە ئازیندانیکردنی محەممەد سەعادەتی برینداربوونی 16 معلم لە خوزستان دوورخستنەوەی وەزیری دارایی و ئابووری ڕژیم لە پۆستەکەی و خۆپیشاندانی هەزاران کەسی خەڵکی ئەمریکا دژ بە دەوڵەتی ترامپ. کۆبوونەوەی هاوبەشی خانەنشی کراوانی کرماشان لە بەردەم ئیدارەی کار ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەمەی 1403 خانەنشین کراوانی بەشە جیاجیەکانی کرماشان لە کۆبوونەوەیەکی هاوبەشدا لە بەردەم ئیدارەی کار کۆبوونەوە و داوایان کرد خواستەکانیان جێبەجێ بکرێت. بەپێی ئەو وێنە و ڤیددیویانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە خانەنشین کراوانی ناڕازی بە وتنەوەی دروشمەکانی زیندانی سیاسی ئەبێ ئازاد بکرێت و کرێکاری زیندانی ئەبێ ئازاد بکرێت، خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی، هاوسانسازی حەقدەست، پێدانی جێژنانە، سەنەوات و پاداشی کۆتایی ساڵ بوو. گواستنەوەی محەممەد ئەمینیفەر بۆ زیندانی نەغەدە. محەممەد ئەمینیفەر شارۆمەندی خەڵکی نەغەدە پاشبانکران بۆ دادسەرای نەغەدە بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانی دەست بەسەر و بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزرا. ڕۆژی 11 بەفرانباری 1403 محەممەد ئەمینیفەر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیتلاعاتی ورمێ ڕاگوێزرا. ناوبراو پاش لێپرسینەوە بە وەسیقەی 2 ملیار تمەنی لە زیندان ئازاد کراوە. دواتر لەلایەن لەقیەکی دادگای ئینقلابی مهابادەوە بە تۆمەتی ئەندامەتی لای یەکێک لە حیزبە نایەرەکانی ڕژیم بە 29 مانگ زیندان مەحکوم کرا. ڕێپێوانی ژنانی ڕەقا بە بۆنەی 8 مارس ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەمە ژنانی ئازادی خوازی ڕەقا بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن ڕژانە سەر شەقام و بەرەو ناوەندی ئەو شارە ڕێپێوانیان کرد. ژنانی بەشدار لەو ڕێپێوانە بە بەدەستەوەگرتنی ئاڵای هێزەکانی سووریای دموکراتیک دوورشمەکانی ژن ژیان ئازادی بژی بەرخۆدانی ژنان و بژی ئیرادەی ژنانی ئازادیان بەرز کردەوە. خۆپیشاندەران لە کۆتایی ڕێپێوانەکەدا خوازیاری ڕاگررتنی هێرشەکانی دەوڵەتی تورکیە و یەکڕیزی ژنانی جیهان دژ بە کولتوری پیاو سالاری بوون. کۆبوونەوەی خانەنشین کراوانی سەنعەتی فولاد لە ئیسفەهان و قایمشار. خانەنشین کراوانی سەنعەتی فولاد لە شارەکانی ئیسفەهان و قایمشار ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەمە بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی داخوازیەکانیان خۆپیشاندانیان کرد. ناڕازیان بە ڕێپێوان و کۆبوونەوە لە بەردەم سندوقی خانەنشینی دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرز کردەوە و خوازیاری زیادکردنی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، هاوسانسازی حەقدەست، پێدانی جێژنانە، سەنەوات و پاداشی کۆتایی ساڵ، هەروەها هەڵوەشانەوەی بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی بوو. ناڕەزایەتی خانەنشین کراوانی تامینی اجتماعی لە چەند شاری ئێران ڕۆژی دووشەممە 12 ڕەشەمە خانەنشین کراوانی تامینی اجتماعی بە پێڕەواڵی یەکشەممەی هەر هەفتە لە ئاستۆخی خراپی مەعیشەتی ناڕەزایەتیان دەربڕی. خانەنشین کراوانی تامینی اجتماعی لە شارەکانی تاران، ڕاشت، ئەهواز و شوش لە بەردەم ئەو ڕێکخراوەیە کۆبوونەتەوە و خوازیاری زیادکردنی حەقدەست، دابینکردنی بیمەی تەکمیلی، هاوسانسازی حەقدەست، پێدانی جێژنانە و سەنەوات و پاداش بوون. کۆبوونەوەی کرێکارانی نەیشەکەری هەفتەپە لە شوش ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەمە کرێکارانی شاغڵ لە شرکەتی نەیشەکەری هەفتەپە دەستیان لە کارکێشاوەتەوە و لە بەردەم دەرگای کارخانە کۆبوونەتەوە. کرێکارانی نێشەکەری هەفتەپە بە وتنەوەی دروشم خوازیاری پەرداختی داخوازیە دواخراوەکان، زیادکردنی حەقدەست، تەزمینی ئەمنیەتی پیشەیی،
پێدانی جەژنانە و پاداش، نوێکردنەوەی گرێباس، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و ئازادی کرێکارانی زیندانی بوون. ناڕەزاتی 38 مامۆستای زانکۆ لە ئاست زیندانیکردنی محەممەد سەعادەتی. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤی ئێران، 28 مامۆستای زانکۆ لە سەرانسەری وڵات لە نامەیەکدا کە بۆ سەرۆکی دەستگای قەزاییان نردووە ناڕەزاتی خۆیان لە ئاست زیندانیکردنی محەممەد سەعادەتی مامۆستای بێکارکراوی زانکۆی بیرجەند نیشان داوە. محەممەد سەعادەتی لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتەکانی بڵاوکردنی پرۆپاگەندە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەبلیغ دژی نظام بە 7 مانگ زیندان و 3 ملیۆن تمەن جەریمەی ماڵی محکوم کراوە. ئەو بەندکراوە سیاسیە ڕۆژی 7 ڕێبەندانی 1403 بە مەبەستی تێپەڕکردنی ماوەی بەندکرانەکەی دەست بەسەر و بۆ زیندانی هەمەدان ڕاگوێزرا. ڕۆژی شەممە 11 ڕەشەمە مامۆستایانی زانکۆ لە نامەیەکدا سەپاندنی سزای زیندان بەسەر ئەو چالاکە سنفیەیان بە تۆمەتی بە توندی ببورن شەرمەزار کرد و خوازیاری ئازادی بێ شەرت و مەرجی بوون. شەپۆلی ئیعدامی بەندکراوان لە ئێران. ڕۆژی شەممە 11 ڕەشەمەی 1403 حکمی ئیعدامی 7 بەندکراوی دیکە بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە ماددەی هۆشبەر و کوشتنی بە ئەنقاست لە زیندانەکانی ڕاشت، شیراز، ئامۆل، تەورێز و جیرۆفت جێبەجێکرا. بە پێی راپۆرتەکان دوو بەندکراو بە ناوەکانی حامد شیری تەمەن 32 ساڵ و عنایەت ڕەحمانی تەمەن 44 ساڵ بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددەی هۆشبەر لە زیندانی ڕاشت ئیعدام کراون. لە زیندانی عەدەڵابادی شیراز بەندکراوێک بە ناوی سەید جەلال هاشمی زادەی حەقیقی و لە زیندانی ئامۆل زیندانیەک بە ناوی ئەرسەلان پاشا بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست دەستێدارەدراون. لە زیندانی تەورێزیش بەندکراوێک بە ناوی ڕامین عەلایی بە تۆمەتی پەیوەندیدار بە ماددەی هۆشبەر و بەندکراوێکی دیکە بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست. هەروەها زیندانیەکی تر لە بەندیخانەی جیرۆف بە ناوی محەممەد تەوەکۆلی تەمەن 54 ساڵ بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست ئیعدام کراوە. برینداربوونی 16 معەلم لە خوزستان. ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەمە بەهۆی ڕووداوێکی هاتوچۆ لە جادەی سەرەکی گوندەکانی ڕۆژاوای چۆمی کارون 16 معەلم بریندار بوون. بە پێی زانیاریەکان مینووسی هەڵگری معەلمانی خوزستان لە کاتی گواستنەوەی مامۆستایان لە خۆڕەمشارەوە بۆ قوتابخانەکان لەگەڵ بار هەڵگرێک بەریەک کەوتون. لە ئەنجامی ئەو ڕووداوەدا 16 معەلم بریندار و ڕەوانەی نەخۆشخانەی تاڵەقانی ئابادان کراوە. دۆخی خراپی مەعیشەتی کرێکاران و بایەخنەدانی بەرپرسانی ڕەژیم. لە کاتێکدا سەپەتی مەعیشەتی کرێکارانی 24 ملیۆن تمەن دیاری کراوە و لە ساڵی تازەی هەتاوی نزیک دەبینەوە، شۆڕای باڵای کار و نوێنەرانی دەوڵەت هێشتا کۆبوونەوەی دیاریکردنی لانیکەمی حەقدەستی ساڵی داهاتوویان بەڕێوە نەبردووە. مستەفا باقری سەرۆکی کومیتەی شۆڕای باڵای کار ڕایگەیاند سەبەدی مەعیشەتی بنەماڵەیەکی کرێکاری بە پێی ڕێژەی هەڵاوسانی مانگی بە فرانبار 23 ملیۆن و 442 هەزار تمەن بووە کە ئەو ڕێژەیە لە مانگی ڕێبەندان بۆ 24 ملیۆن و 360 هەزار تمەن هەڵکشاوە. ڕۆژی یەکشەممە ڕۆژنامەکانی ڕژیم ئاشکرایان کرد کە حەقدەستی بەڕێوەبەرانی پێترۆشیمیەکان 25 هێندەی کرێکارانە لە حاڵێکدا کرێکاران لە ژێر هێڵی هەژاریدا دەژین و دەوڵەت هیچ بایەخێکیان پێنادات. مایە پوچبوونی کەسب و کارە بچووکەکان بەهۆی ناکارامەیی دەوڵەت. بە پێی راپۆرتی چالاکانی کرێکاری 40% کەسب و کارە بچووکەکان بەهۆی بڕینی بەردەوامی کارەبا و زیادکردنی باش لە سەریان مایە پوچ بوون و دەرگای کارگاکانیان داخستووە. بڕینی بەردەوامی کارەبا لەلایەن دەوڵەتەوە زیانی ملیار دلاری لە ئابووری وڵاتدا و 40% کەسب و کارە بچووکەکان بەهۆی نەبوونی کارەبا مایە پوچ بوون و سەدان کرێکار بێکار کراون. لەلایەکی دیکەشەوە هێشتا ساڵی تازە نەهاتووە دەوڵەت ڕێژەی باجی لەسەر کاسبکاران زیاد کردووە و ئەو بابەتە ناڕزایەتی بەرینی خەڵکی بە دوای خۆی داهێناوە. دەوڵەت پێشبینی کردبوو کە لە ساڵی 1403دا 1000 ملیار تمەن داهات لە ڕێگەی وەرگرتنی باج بۆ خۆی مستەوەگەر بکات. ئەو ڕێژەیە لە ساڵی 1404 5000 ملیار تمەن دیاری کراوە. لە حاڵێکدا نەبوونی بەرق، گرانی و هەڵاوسان
چوونە سەرەوەی نرخی دولار و پەرەسەندنی هەژاری بۆتە هۆی دابەزینی داهاتی کاسبکاران و خاوەن کارگاکان چیتر توانایی پەرداختی باجیان نەماوە. زیادکردنی باج لە حاڵێکدایە کە ناوەندە مەسەبیەکانی سەربەبەیتی ڕێبەری باجی ساڵانە نادەن و هەموو گوشارەکان لە سەرشانی کەرتی تایبەت و خەڵکی هەژاری ئێرانە. دوورخستنەوەی وەزیری دارایی و ئابووری ڕژیم لە پۆستەکەی. ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەمە پارلەمانی کۆماری ئیسلامی لە کۆبوونەوەیەکدا بە ئامادەبوونی مەسعود پزیشکیان دوای مشتومڕێکی زۆر بە دەنگی نای 182 نێنەر متمانەی لە عەبدولناسر هێمەتی وەزیری دارایی و ئابووری وەرگرتەوە. ڕۆژی یەکشەممە پرسی وەرگرتنی متمانە لە هێمەتی و دوورخستنەوەی لە پۆستەکەی خراوەتە دەنگدان و لە بەرامبەر 89 دەنگی ئەرێ 182 پارلەمانتار دەنگی نایان پێداوە. مەسعود پزیشکیان بەدوای نزیک بە 6 مانگ لە دەست بەکاربوونی دەوڵەتەکەی نەیتوانیوە نرخی بەهای ریال لە بەرامبەر دۆلاری ئەمریکی کۆنتڕۆڵ بکات و ڕێژەی هەڵاوسان بەردەوام زیادی کردووە. پزیشکیان بۆ پشتیوانی لە وەزیرەکەی ڕایگەیاند کە ویستی ئەو دانوستان لەگەڵ ئەمریکا و واژۆکردنی FETF بووە، بەڵام ڕێبەری لەگەڵ داخوازیەکانی دژایەتی کردووە. دوا هەواڵمان سەبارەتە بە خۆپیشاندانی هەزاران کەسی خەڵکی ئەمریکا دژ بە دەوڵەتی ترامپ. ڕۆژی یەکشەممە 12 ڕەشەمە هەزاران شارۆمەندی ئەمریکایی لە چەند شاری ئەو وڵاتە دژ بە هەڵسوکەوتی JD Vance و دۆناڵد ترامپ لەگەڵ ڤلادیمیر زەلێنسکی لە کۆشکی سپی ڕژانە سەر شەقام و خوازیاری دەست لە کارکێشانەوەی وەنس بوون. بە پێی راپۆرتەکان هەزاران کەس لە شارەکانی لۆس ئانجلس، نیویۆرک و بۆستۆن دژ بە دەوڵەتی ترامپ خۆپیشاندانیان کردووە و شێوازی هەڵسوکەوتی ترامپ و JD Vance لەگەڵ زەلێنسکیان بە ئابڕووبەری ملی ناوبردووە. خۆپیشاندەران بە بەدەستەوەگرتنی ئاڵای ئۆکراین پشتیوانی خۆیان لە زەلێنسکی و خەڵکی ئۆکراین دەربڕیوە و وازیاری دەست لە کارکێشانەوەی JD Vance بوون. بەڵازانی خۆشەویستان گەشتیاڵەکانی سەر لە بەیانیتان پێشکەشکرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەت.